ئەو شەو مامۆستا سەرکار باسی ئەیبیئەیمان لێ بکە با بزانین مامۆستا سەرکار ئامادەیە؟ زۆر باشە. دووبارە سڵاو. زەمەوڕۆ ڕۆژی دووەمە. دوادارم تەندروست و دەروون دروست بن. لە سعاتی پێشتر ڕۆژ یەکەم هەوڵمدا تەواو باسی ئۆتیزم بکەم لەوەی ئەو 2 سعاتەی مایە لە ینی ئەوڕۆ و سێشەممەیدا بێ هەوڵدەم باسی ئەیبیئەی بکەم. ئەیبیئەی چییە؟ باسی هەنگاوەکانی بکەم، باسی ڕەهەندەکانی یان خاسێت و سیفاتەکانی بکەم و باسی هەرسێ ئەو پیتانەیان چەمکانە بکەم کە ئەیبیسیە. ئێستا دەست پێەکەین. یەکەم جار با بزانین ئەیبیئەی چییە. تەوان ئەیبیئەی ئەو سێ پیتە با یەکەم جار بزانین لە چ پێکاتێ و چییە. ئەیبیئەی درێژکراوەکەی ئەپلاید بیهێڤرال ئەنالیسیسە. لە کوردیەکەی تەرجەمەی کە لەوە کرێ زۆر جارێن شیتەڵی ڕەفتاری کرداریان جێبەجێکراوە. وابزانم تەرجەمەکەی وەهایە کە دەلالەتە لە چ لە زانستی شیتەڵی ڕەفتاری کە بە عەمەلی ئەنجام بدرێ. تەوان وەک سەرەتای باسم کرد گرینگە کە ئەمە بەس نەیبەستینەوە بە ئەیبیئەی عەفو ئۆتیزم، یعنی ئەیبیئەی تەنها نەبەستینەوە بە ئۆتیزم گرینگە، بەڵام ئەمە لێرە لەوانەیە تەرکیزن خستبیتە سەر ئۆتیزم و بەکارهێنانی ئەیبیئەی لە ئۆتیزم، ئەگەرنا بەکارهێنانی زۆری هەیە و بەرفراوانە. یەکەم جار بە پێناسەیەکی بکەین یان 2 پێناسەی باسکەین کە هەر یەکیان هەندێک شتی تێدایە لە خۆ ئەگری. عادەتەن پێناسەلۆ لە کنەمە مهمە چونکە ئەتوانی دیارکەی کە چ شتێک ئەوەی ئەگریتەوە کە ئەتوو باسەکەی و چ شتێک نایگریتەوە. مەسەڵەن لێرارین ئەیبیئەی ئەو زانستەیە کە بنەماکانی فێربوون و پاڵنان بەکاردینیت لۆ ئەوەی ئەو ڕەفتارانە حەل بکە یان ئیش لەسەر ئەو ڕەفتارانە بکە کە لۆ کۆمەڵگەی گرنگن. طبعا کاتێک ئەمە ئیش لەسەر ئۆتیزمەکەین پێوەرەکەن کۆمەڵایەتیە. مەسەڵەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ شتێک گونجاوە، لە ڕووی کۆمەڵایەتی چ بەسوودە لە ئەو منداڵەی لۆ ژیانی چ شتێک عەمەلیترە گرنگی بەوێ دەین. لۆیە پێوەرەکەن توانین برێ لە ئەیبیئەی و ئیشکردن لەگەڵ ئۆتیزم کۆمەڵایەتی و بەو پێوەرەی بڕیارە دەین ئەو ڕەفتارانە گونجاونیانە کە سوودی لە ئەو یان سوودەکی عەمەلی لە ئەو منداڵەی هەبی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە گونجاو. بەس گرنگە لێرە تەرکیز بدەینە سەر چ لەو پێناسەیە کە بنەماکانی فێربوون و پاڵنان بەکارەهێنین. یعنی مەبەستی لە چیە؟ لەوەی کە مەسەڵەن مرۆڤیان بوونە وەرکو فێرە بی، پاڵنان چ شتێک پاڵی ئەدە لەوەی ڕەفتاری دیاریکراوە ئەنجام بدە. بەعام لێرە ئێستا باسەکەین تیۆریەکی لە پشتە کە بیهێڤریزمە ڕەفتارگەرایی. ئەوە وەچی برێ زۆرینەی حاڵەتەکان نەزەریان شیئەکەتەوە کە مەسەڵەن مرۆڤ بە چ فێر ئەبی، چ ڕەفتارێکی وەرئەگری، کو ڕەفتارێکی دیاریکرا وەرئەگری و زیادەبی، کو هەندێک ڕەفتار لە مرۆڤ کەمە بنەوە. یعنی بە بەکارهێنانی ئەو بنەمایانە کە لە ڕووی مەسەڵەن زانستیشی لەسەر کرا و توێژینەوەوانە ئەو بنەمانە بەکارهێنی هەتاوەکو ئیش لەسەر ئەو ڕەفتارانە بکە کە گرنگن و بەسوودن. تەوان پێناسەیەکە ئەگەر باسکەین وەک گوتم ئەرێ و زانستەیە ئەیبیئەی زانستە کە ئەو تەکتیک و تەکنیکانە کە لە بنەماکانی ڕەفتار وەرگیرایە بە شێوەیەکی سیستەماتیک و پلەبەندی و بەرنامەڕێژ بەکار ئەهێندرێن لۆ ئەوەی ئەو ڕەفتارانە زیاد بکە، باش بکە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرنگن و ئەو بەشەی زۆر مهمە تاقیکردنەوە بەکارەهێندرێت لە ئەیبیئەی هەتاوەکو ئەو گۆڕاوانە دەستنیشان بکە کە بەرپرسیارن لە گۆڕانی ڕەفتار.
طبعا ئەو بەشەی ئاخیری منعاتەن گرنگی زۆری پێدەم کە ئەرێ ئەو گۆڕاوانە دەستنیشان بکە کە بەرپرسیارن لە گۆڕانی ڕەفتار. طبعا گۆڕاوەکان چێ لە ژینگەیە ئیشاڵە لە سلایدەکانی دابێ باسیەکەین، بەس ئەو بەشە چ ئەگریتۆ شیتەڵیەکێ گریتەوە کە گرنگی لە ڕەهەندەکانی ABA سیفاتەکان باسەکەین دەبی شیتەڵی بی، گرنگی بەوێدە کە شیتەڵ بکە بزانی ڕەفتاری ئەو کەسەی منداڵە ئیشی لەسەرەکە یان گەورەی هەر حاڵەتەکە ئەو ڕەفتارە بە چ گۆڕاوەکی ژینگەی تەئسیری لێکرێ. کاو تەحلیلانت کرد مەسەن بەرچاوڕوونیت لۆ دروست بوو لە پەیوەندی لە سروشتی پەیوەندی ئەڕەفتارەکی دیاریکرا و ژینگەکەی تێگەیشتی ئەتوانی ئیشی لەسەر بکەی، ئەتوانی هەوڵ بدەی کە دەستکاری بکەی بە شێوەیەکی گونجاو. طبعا لەو پێناساناوە لەوە دەرەکەوی کە یەکەم بنەمای فێربوون و ڕەفتار بەکارەهێنرێ و ئیش لەسەر ئەو ڕەفتارانە ئەکەن کە گرنگن لە ڕووی کۆمەڵایەتیەوە و ئیشیش لەسەر ڕەبتی بینی ڕەفتار و ژینگەی ئەکرێ لە ABA کە ئەوە زۆر مهمە. طبعا ABA وەک گوتم چی لە پشتە وەک تیۆری بیهیڤریزم ڕەفتارگەری کە ئەو بنەمایانەی هەیتی هەر لە ڕەفتارگەریەوە وەرگیرایی ABA. بیهیڤریزم چیە؟ ئەو تیۆریەیە کە ڕەفتاری مرۆڤ و ئاژەڵ بوونەوەر بەعام لە ڕوانگەی فێربوون یان مەرزداربوون شی ئەکاتەوە، ینی لەو ڕوانگەی ڕەفتار ڕوونەکەتەوە کە کۆندیشنینگ ئەو وشە لە ئینگلیزی بەکارهێنرێ لە کوردیەکەی وەزام ئیشرات بوونە لە عەرەبی، لە کوردیەکەی چیە زۆر جارێ مەرزداربوون یان فێربوون. کەواتە بیهیڤریزم کو تەماشای ڕەفتارگەری کو تەماشای ڕەفتاریەکە بەوەی کە ئەو مرۆڤە کو ئەو ڕەفتارە یان ڕەفتارێکی دیاریکرا فێرە بی، پرۆسەی مەرزداربوون لە بەشەرێک و ڕوئەدا. جا ئەوەش گرنگە کە ئەرێت بەبێ ئەوەی ئاماژە بە هەست و بیرکردنەوەی بکە، ینی ABA و بیهیڤریزم ڕەفتارگەری وەک گوترێ ئیمانی با بیرکردنەوە و هەست نییە، تەنهایش لەسەر ڕەفتارەکە لە داهاتووی لە سلایدەکانی باش دەکەین کە ڕەفتار مەبەستی لە چیە، پێوە مەرزێ بنەمای ڕەفتار چنە کاتوەرێ ڕەفتار چییە مەسەلەن کامە شتێ گریتۆ. بەڵامەوەی گرنگە لێرە بزانە کە بیهیڤریزم تەرکیز سەرچیە سەر ڕەفتارە کە کو ڕەفتار فێربوون ڕوئەدە ئیشراتبوون ڕوئەدە لە ئەوەی دیاریکراو لە ڕەفتارێکی دیاریکراو بەبێ ئەوەی ئاماژە یان تەرکیز بخاتە سەر هەست و بیرکردنەوەی کەسەکان. طبعا ئەوەی مەسەلەن ئەگەر دیقەت بدەن لۆ نمونە لە چارەسەرە دەرونیەکان CBT گرنگی بە بیرکردنەوە و بە هەستیش ئەدا، مەسەلەن EFT و گەشتال تێراپیوانە گرنگی زۆر بە هەست تێدەن، بەس لێرە بیهیڤریزم و ABA تەرکیزی سەرچیە سەر ڕەفتارە کە ڕەفتاریش مەرجێ خۆی هەنا لە سلایدەکانی داهاتوو باسەکەین. و باوەرشی وەهایە بیهیڤریزم ڕەفتارگەری کە هەندێک لە حاڵەتی دەرونی بە چ چارەسەرکرێن بە گۆڕانی شێوازی ڕەفتار، واتە تەرکیزی سەرەکی بیهیڤریزم ڕەفتارگەری لەسەر ڕەفتاری مرۆڤە کە کو مرۆڤ ڕەفتار فێرەبی کوش ئەتوانێ ڕەفتار بگۆڕێ، ئەوەش بیهیڤریزم ڕەفتارگەری لە پشت ABA-یە، واتە کە ئەتو ABA بەکارهێنی بنەما و تیۆری بیهیڤریزم بەکارهێنی. دوو فکرە لێرە شێکەینەوە مهمە لەوەی زیاتر تێبگەین لە بارودۆخەکەی. یەکەمیان دیترمینیزمە یان دێترمینیزم کە تەرجەمەکەی تاکید نیمە، بەڵام بۆچی قەدەرگەراییە شتێکی وایە ئێستا شێکەینەوە مەبەستن لە چیان و فکرێکی کەش باسەکەین کە دژیوەیە مێنتالیزم کە ئەو دوو فکرانە هەیە. مەسەلەن بیهیڤریزم و ABA باوەڕی مەیە. طبعا ديترمينيزم بيرو باورەکە کووە مەسەلەن ئەرێ گەردوون شتێکی ڕێکخراوە و بە قانونە و لە هەمان کاتشدا پێیان وایە کە ئەوە ژینگەیە ڕەفتار دیارەکە یان تەئسیری لەسەر ڕەفتاریە و هەموو ڕەفتارێکیش هۆکاری خۆی هەیە وەک گوتم کە ژینگەیە، هەر بۆیە ڕەفتار پێشبینی کراوە، ینی لەو بیر و باوەڕی پێی وایە ئەتوانی پێشبینی ڕەفتار بکەی چونچی قانونی خۆی هەیە کە ڕوئەدە هۆکاری خۆی هەیە کە ئەوی ژینگەیە. ئەوە بیر و باوەڕەیە کە
ABA مثلا ئیشی پێکە یان بیهێڤریزم ڕەفتارگەری ئیشی پێکە کە پێیان وایە ڕەفتار سەبەبەکەی ژینگەیە و ڕەفتار لە خۆڕوونا دەلۆی ئەتوانی پێشبینی بکەیت. فکرێکە هەیە کە مێنتالیزمە وزام عەقڵگەراییە و تەرجەماکرێ بەس بیر و باوەڕیان کووە مەسەلەن ئەو مەنهەجە پێی وایە کە لایەنی عەقلی یان ناوەوە دەرونی لە ناوەوە ناخەوە جیایە لە لایەنی ڕەفتاری کە لە دەرێە و ئەو ڕەفتارە ئەو ڕەهەندە کە لە ناوەیە فکرکردنەوەیە یان پرۆسەی عەقلیە بیرکردنەوەیە ئەوە یان ڕاستەوخۆ ئەبیتە هۆی ڕوودانی ڕەفتار یان ئەبیتە هۆی ئەوەی کە هەندێک لە شێوازی ڕەفتار دروست بکە. یعنی جیاوازیەکەی چییە؟ دیترمینیزم پێی وایە کە ڕەفتار بەهۆی ژینگە ڕوەدا قانونی خۆی لێ توانی پێشبینی بکەیت. ئەو مەنهەجەکە مێنتالیزمە عەقڵگەراییە پێی وایە کە لە ناوەوە بیرکردنەوە مەسەلەن ئەبیتە هۆی ڕوودانی ڕەفتار یان تاسیری لە ڕوودانی ڕەفتار. جا ئەو دوو فکرە گەر دیقەدەی مەسەلەن دژیەکە وانە دیترمینیزم گەرای پێی وایە لە دەرێ لە ژینگە حکم لەسەر ڕەفتارێدا بەڵام ئەوانە پێیان وایە لە ناخەوەڕوەدا. گەر تەماشەش بکەین مەسەلەن چارەسەری ڕەفتاری و معریفی پێی وایە کە ڕوودا وەک ڕوەدا ئەتوو مەسەلەن لێکدانەوەیەکی لەوە ڕەفتارەکەی لە ناوە کاوە ئەو بەشەیەکە ئێستا باسەکەین ڕەهەندی ناوەوەیە کە لێکدانەوەت کرد ئەوە کار لەسەر هەست و ڕەفتاری بەشەریەکە. ینی ئەگەر ئەوەت گۆڕی ئەکرێ لەو نمونە ڕەفتار و هەستت بگۆڕی. بەس دیترمینیزم کە ABA و ڕەفتارگەری مەسەلەن پشتی پێ بەسن و قەناعەتیان پێی وایە نەخێر ڕەفتار لە بەهۆی دەوروبەرەکەی ڕوەدا هەر لەوێشەوە توانی ئیشی لەسەر بکەیت. جا ئەو پرسیارە دێتە گۆڕێکە مەسەلەن مشکلە چی ئەگەر ئەمە پێمان وابی بیرکردنەوە هۆکاری ڕەفتارە. یعنی ئەگەر ABA دیترمینیزم مەسەلەن قەدرگەرایی پەسەندنەکە ئیشپێنەکە ئەگەر عەقڵگەراییەکەی مێنتالیزم ئیش پێ بکە مشکلە چییە لێرە؟ یەکەم ئەرێ ئەمە ناتوانین بگەینە بیرکردنەوە یان ئەزمموی ناوەوەی کەسەچی. یعنی ئەمە دەستمان ناگەتە ئەوێ ناتوانین ملاحەزەی ئەوەی بکەین و بزانین لە ناخ ئەو کەسەی چڕوەدە. طبعاً ئەگەر کاردانەوە ئەوە بیبرێن ڕاست نییە ڕاستە بەڵام عەلەقەن لەوانەیە لۆ منداری ئۆتیزم یان لۆ کەسێک ئۆتیزمی هەبی ڕازبی کە لەوانەیە نەتوانی ئەگەر پرسیاریشی لێ بکەیت کە چ بە مێشکیدا ئەگوزەرێ لەوانەیە قورس بیلۆی هەم بە تو برێ هەم بە خۆشی هەست پێ بکە. و مشکلە چکە لەو عەقڵگەراییە هەیە ئەوش ئەوەیە ئەزمونە ناوەچیەکان بیرکردنەوە ئەوە پرۆسە عەقڵیەکان ئەرێ ئەوانیش ڕەفتارن نەوەکو سەرچاوی ڕەفتار. یعنی ئەمە ئێستا لە ڕەفتار باسەکەین دوو جۆر ڕەفتارن هەیە ڕەفتاری دیار و نادیار. ئەوە جۆرەکە لە ڕەفتار بەڵام ڕەفتاری نادیارە کەواتە مەسەلەن ڕەفتارگەری ئەوەی ڕەفزەکە تۆ کە ئەوەی لە ناوەوە ڕوئەدە لە بیرکردنەوە و پرۆسەی ناوە ببیتە هۆی ڕەفتارە لێ نەخێر ئەویش جۆرەکە لە ڕەفتار ئەویش ڕەفتارە سەرچاوەی ڕەفتار نییە. خاڵەچکە کە مهمە کە ئەگەر ئیش بە دیترمینیزم بکەین ئەرێ تەرکیز خستنە سەر ئەو شتەی کامە ئەتوانین بیبینین لە کەسەکەی نەک ئەوەی نادیارە لە ناوێ بەڵکو ئەگەر ئەمە تەرکیز بخەینە سەر شتە کە دیارە کە ڕەفتاری کەسەکەی لەو حاڵەتەی ئەو هێزەمان پێ ئەبەخشی کە ئیش لەسەر گۆڕینی ژینگەی بکەین چکۆم ڕەفتار و ژینگە گۆتن ڕەبتی پێکوێت تۆ توانیش لەسەر ژینگە و ڕەفتار بکەیت بەو شێوەیە توانی ڕەفتاری کەسەکەی بگۆڕی نەوەکو تەرکیز بخەیە سەر پرۆسە ناوەچیەکانی ئەو کەسەی کە لە ناوەڕوەدا. کەواتە ABA تیۆریەکەی کە مەسەلەن ئیش پێەکە ڕەفتارگەریە بیهێڤریزمیش کە تەرکیزە خاتە سەر ڕەفتار کە مرۆڤ یان بوونەوە ڕەفتار فێرەبی پشت بە دیترمینیزمیە بەستی کە ئەویش پێی وایە ژینگە ئەبیتە هۆی ڕوودانی ڕەفتار لۆیە ئەتوانی هەم پێشبینی ڕوودانی ڕەفتار بکەیت هەمیش ئەتوانی ئیشی لەسەر بکەیت.
کەواتاوەی گرنگە لێرە لە پێشچاوم بیەوەیە کە تەرکیزی سەرەکی لەسەر ڕەفتاریە لە ABA کە ئیش لەسەر ڕەفتارەکەی ئیش لەسەر ناخی ئەو کەسەی ناکەی ئەوەی لە ناخەوە ئەگوزارێ. باباسی ڕەهندەکانی ABA بکەین یان سیفەتەکان خاصیەتەکانی ABA. ئەو خاصیەتانە گرنگن چونکە بەهۆیەوە توانی بزانی ABA چییە و پێویستیش ئەگەرە تو سبەی ڕاهێنانت کرد ڕاهێنانەکانت ئەو مەرجانەی تێدابی چونکە لۆ گرنگە ئەوانە بزانین ئەکرێ زۆر جار ABA بەکار بهێندرێ یان ئیش دەگە منداری مەسەلەن منداری ئۆتیزم بکرێ لە سەنتەرەکان بەڵام مەرج نییە و خاصیەتانەی تێدابی. ئەگەر بشپرسی لەوانێ برێ من ABA تەطبیقەکەم یان ئیش دەگە منداری ئۆتیزمەکەم بە ABA بەڵام تەرکیزی بدەیە لەوانەیە ئەو مەرجانە لە خۆ نەگری. یعنی لۆی گرینگە کە بە عەمەلی ABA بەکارهێنە یان شتێکت بەکارهێنە کە پێت وا بۆ ABA ئەو خاصیەتانە لە خۆ بگری. طبعاً ئەو خاصیەتانە هەر یەکەی وەبزانم 7 کورتکراوەی لە ناو کەوانەی نووسرا ئەگەر سلایدەکان دیاربی get a cab ئەوە وەک کرایتە ڕستەیەکی ئینگلیزی ئەوە لۆ ئاسانکاریە بەڵام هەر یەک لەو پیتانە کە لە ناو کەوانەکەی نووسراگێتەکان هەر یەکیان لە وشەیەک پێکتێ کە بریتیە لە ڕەهەندی ABA. ئەگەر باسی یەکەمیان بکەین applied. طبعاً ABA گوتن لە ناوەکەشی applied تێدا کردداری. یەکێک لە سیفەتەکانی ABA دەبی کردداری بی. مەبەستن لە چیە لە کردداری؟ دەبی بە عەمەلی ئیش لەسەر ئەو ڕەفتارانە بکە کە لۆ ئەو کەسەی لۆ عایلەی لۆ دەوروبەری ئەو منداڵەی گرنگن لە ڕووی کۆمەڵاتی و تازە باسم کرد یعنی ئیش لەسەر ئەو شتانە بکە کە گرنگن نەک تەرکیز بخاتە سەر کۆمەڵک شت کەلاوەچی بی زەرور نەبی بەڵکو ئەتو تەرکیزە خێسەر ئەو شتانێک کە گرنگە هەر لۆیە زۆر جار مەسەلەن یان هەروەکو بەشەکی پرۆسەی دانانی ئامانجلۆ منداڵ لە سنتەر مەسەلەن ئەکرێ داوای ئەوەی بکەین کە لە دایک و باوکەکان کە لەسەر وەرەقەچی بنووسن کە چیان ئەوێ مەسەلەن گرنگترین شت چێکیانەوێ لە مندارەکەیان بگۆڕێ ئەو لەبەر چیات و گرنگترینش لەوانە دیارەکەی کە بالفعل عەمەلی بن و گۆڕانکاری لە ژیانی ئەو کەسەی دروست بکەن کەواتە خاصیەتی یەکەم جێبەجێکراوە ئەپڵای دەکردداریە کە گرنگە لە ABA ئەگەر کردت دەبی بتوانی گۆڕانکاری گرنگ لە ژیانی ئەو کەسەی دروست بکە یان تەرکیز بخێ سەر ئەو لایەنانەی کە بالفعل گۆڕانکاری گرنگ لە ژیانی ئەو کەسەی دروست دەکەن. دووەمیان ڕەفتاری وەک باسم کرد behavioral ڕەفتاریە یەکێک لە سیفەتی دیکەی ABA یەکێک لە ڕەهەندەکانی ABA پێویستە کە ئەتوو ڕەفتاری بی. ڕەفتاریش لە ABC باسەکەین سێ مەرجی خۆی هەیە لەوێ باسەکەین کە ڕەفتار چیە مەرجەکانیش یان بنەمای هەیە کە هەم ڕەفتار وەسفکەی هەم کە تەرکیزە خێسە ڕەفتار هەم کە ئەشینوسی لە پرۆگرامەکانی پەروەردەی و جێبەجێکردن لۆ منداڵی ئۆتیزم مەسەلەن دەبی بەو سێ پێوەرەی بنووسی. یەکەمیان دەبی ڕەفتارت تێبینی کراوبی دووەم پێوراوبی سێم ورد بی. لێرە باسی ناکەین کە چوینە سەر ABCەکە ئینشاڵڵا باشتر باسی ئەو سێ پێوەرەشەکەی نمونەشی لێ باسەکەین. کەواتە یەکیان دەبی کردداری بی ABA ئەوە سیفەتە چی؟ سیفەتی دیکە ڕەفتاری بی دەبی تەرکیز لەسەر ڕەفتار بی وەک گوتن هەست و بیرکردنەوە لێرە ئیشی لەسەر ناکرێ. خاڵی سێم ئەنالیتیک شیتەڵی طبعاً دووبارە ئەوەش وەکو دوو ئەوەکانی دیکە بەشەکە لە ناوی ABA کە گوتن کردار شیتەڵیە. مەبەستن لە چیە لە شیتەڵی؟ تەرکیز خستنە سەر سروشتی عیلاقەی بینی ڕەفتارێکی دیاریکرا و ژینگەکەیتی. لە ABA ئەوە زۆر میمە پێم وایە لە زەحمەترین شتەکان شەکات و توانای ئەوە هەبی شیتەڵی ڕەفتار بکەی لەوانەیە هەندێک جار مەسەڵەن ڕاهێنەر نەتوانی ئەوەی بکە کەسێک کە سەرپەرشتیار بی و شیتەڵکاری ڕەفتار بی کە ئەوە behavioral analyst لە ABA یان لە behaviorism زۆر باوە شیتەڵکاری ڕەفتاری کە شیتەڵی ڕەفتارەکە توانای ئەوەی هەیە لە سروشتی ڕەفتار و ژینگەکەی تێبگە. وەتە یەکێک لە سیفەتی دیکەی ABA ئەوەیە کە شیتەڵکاری بی شیتەڵ بکە شیتەڵی چش بکە
عیلاقەی بینی ڕەفتار و ژینگەکەی کە ژینگە کو بە چ شێوازێک تاثیر لە ڕەفتارەکە. طبعا لە ABC ئەوە لۆ ڕوونەبیتەوە کە ڕەفتار بە چ ئەکرێ ڕوو بدە و بە چ ئەکرێ بپارێزێ و زیاد بوی. ئەوانە هەمووی لە شیتەڵی ئەتو تەرکیزە خێسەرەوە کە ڕەفتارێکی دیارکە و بەهۆی چ ڕوەدا و بەهۆی چش چوا ئەکا ڕەفتارێک هەر بمینی ئەگەر نەرێنیش بی ئەمە نەنەوێ چوا کە ڕەفتارێک نەمینی ئەگەر ئەو ڕەفتارە ئەرێنیش بی ئەمە بمانەوێ هەبی بەڵام هەندێکیان نامینن هەندێکیان ئەمینن. ئەوە چ ڕوەدا بە پێیکە طبعا تەئسیری ژینگێ لەسەر ئەو ڕەفتارەی لۆێ ڕەفتار ئەکرێ و های بەسەر بێ کەواتە لە بەشی شیتەڵی کە دەبی ئەیبیە ئەو سیفەتەش تێدابی یان هەر ڕاهێنانەکەی ئەو سیفەتەی تێدابی شیتەڵکاری ینی شیتەڵ بکەی بتوانی شیتەڵی ڕەبتی ژینگە و ڕەفتار بکەی. خاڵێکی کە conceptually systematic یعنی تقریبا لە ڕووی تیۆریەوە ڕێکخراوە مەبەستن لە چیە تازە باسم کرد گوتن ABA چی لە پشتە ڕەفتارگەری behaviorism کە ئەویش ئەگەر لە زانکۆکان مەسەڵەن خوێندبوو تەرکیزی لەسەر ڕەفتارە و تیۆری چەند تیۆریەکی هەیە کە ئیش لەسەرەکەن کەواتە ABA هاتوانی وها بین لە گۆترە نییە. ABA زانستی لە پشتە کۆمەڵک چەمچی هەیە مەسەڵەن وروژێنەر دەرئەنجام MO کە لە پاشەوەی باسەکەین هەموو ئەو شتانە و ئەو شتەی کە یعنی لە پێشە تووڕەدا ئەتوو ئەکرێ ڕوونکردنەوەت لۆ هەبی و ناویشی لۆدانرایە تیۆریشی هەیە کە لە ڕووی علمی و زانستی مەسەڵەن بەپێی بەحسەکان سەلمێنرایە کە ئەو تیۆریە کوئیشەکە. ینی زۆر گرنگە ئەوەش بزان کە تیۆریەکی لە پشتە ABA کە behaviorism و دووبارە ئەگەر بتەوێ ڕاهێنان بکەیت بە شێوەیەکی عەمەلی گرنگە ئەوەت لە پێش چاوبیکە دەبی بەو تیۆریە بچێ دوێ کە ڕەفتارگەریە هەموو شتێک دەبی تیۆری خۆی هەبی لە گۆترە نەکەی ئەگەر پێت گۆترە ئەوە چییە بە چ هۆکارکردت تیۆریان ڕوونکردنەوەت لۆی هەبی. سیفەتێکی کەیان ڕەهەندێکی کە لە ڕەهەندەکانی ABA ئەفێکتیڤ کاریگەری دەبی ئەو ڕاهێنانانەی کە ئەتوو ئەنجامیەدەی وەک ڕاهێنەر دەبی گۆڕانکاری واتادار دروست بکە لە ژیانی ئەو کەسە. گۆڕانکاری واتادار یعنی بالفعل کاریگەری لەسەر ژیانی ئەو کەسە هەبی کە ئەوەش دووبارە ڕەبتی بەوی یەکەم وێکرداری کە ئەتوو تەرکیزە خێسەر چێ و چ چاکەکەی. بۆ نمونە ئایا دانیشتن پێنج چرکە ئەگەر منداڵێک فێر بکەی دابنیشی پێنج چرکە چ واتایەکی لە ژیانی ئەو کەسەی هەیە یان ئەو منداڵەی هەیە ئایا کاریگەر بوو یان ئەگەر پێنج دەقە دابنیشی کامە کاریگەری زیاتر بتوانی لۆ نمونە وەرزش ئەنجام بدا یان جلی بگۆڕی مەسەڵەن ئەو دوو خیبرەنە یان کە جلگۆڕین ئەنجامەدا ئایا چەند بە باشی ئەتوانی ئەنجام بدە بەسەر بەخۆی یان پێویستەکە کە ئەتوو هەمیشە یارمەتی بدەیت. ینی کاریگەری یەک لە خاڵی ABA ئەوەیە کە بالفعل گۆڕانکاری واتادار و گەورە دروست بکەی لە ژیانی ئەو منداڵە. ئەگەر نا وەک گوتن کە کاریگەریەکی ئەو تۆی نەوەی بەڵام شتی فێر بکەی واتادار نەبی ئەکرێ بە سوود نەبی یان توانین برین دووبارە ئەو ڕاهێنانەی ئەیکەی مەرزنی ABA چونکە یەکێک لە سیفەتی ABA تێدا دەرئەنجامی گشتێنراوە. ئەوە زۆر مهمە ئێستا لە هەنگاوەکانی ABAش باسەکەین. دەرئەنجامی گشتێنراو مەبەستن چیە دەبی ئەو شتەی فێریەکەی لایەنی جیای منداڵەکەی بگریتەوە خاڵ یەک دوو لە کات و شوێن و لەگەڵ کەسی جیا ئەو شتانە ئەنجام بدا. زۆر جارە و ڕەخنەی ئەجیرێرێ مەسەڵەن ABA میکانی چییە؟ طبعا ئەگەر گشتاندنی پێنەکەی هەر شتێک فێرت کرد تەنها لە سنتەر ئەنجامیدا لە ماری ئەنجامی نەدا کەواتە دووبارە ئەو ABA نییە لۆ یان نەتوانێت سیفەتی ABA تێدانێت چونکە دەرئەنجامەکان هەموو لایانی ژیانی ئەو منداڵەی نەگرتەوە گشتێنراو نەبوو کەواتە مەرزە شتێک فێرە ئەو منداڵەکەی کەمە طبعا لە سنتەرەکان ئەو تەرکیزەی خەینە سەر ئەوەیە کە ئەو خیبڕێ توانستەی کە فێری منداڵەکەی یەکەی مەرزە دەگە کەسی جیا لە شوێنی جیا و لە کاتی جیاش ئەگەر پێویست بکە ئەنجام بدە. ئەنی ئەوە زۆر زۆر گرینگە کە هەم قۆناغەک هەم سیفەتەکی ABA کە ئەویش ئەوەیە
توانستەکان کە فێری کەسەکیان منداڵەکرێ گشتێنراو بن لە شوێنی جیا و لە حاڵەتی جیا و لەگەڵ کەسی جیا بتوانی ئەنجامی بدە چونکە ئەگەر وە نەبی دووبارە کاریگەری ئەو توانستەی سنووردارکە لۆ نمونە ئەگەر تەنها دەگەر ئەو مامۆستای ئەنجام دەکەیشی دەگاکرێ ئەو لەو حاڵەتەی لەوانەیە لە ماری ئەنجامی نەدە لە کاتێکدا پێویستە ئەو خێبڕێ لۆ نمونە لە ماریش هەبی واتە ئەگەر دەرئەنجامەکان گشتێنراونەوە تاسی لەسەر کاریگەری ڕاهێنانەکان و سوودگەیاندنەکە کە سوودەچێتەوە بۆ منداڵی ناکە تێکنۆلۆجیکال وەبزانم سیفەتی ئاخیریە لە IBA تێکنۆلۆجیکال مەوەسن لەو تێکنۆلۆژیای نییە کە هەیە بەڵکو ئەوەش زۆر مهمە لە وەختی ڕاهێنانەکان مەرجە ئەو هەنگاوانەی ڕاهێنان کە مامۆستایەک کەسێک دەگا منداڵی ئۆتیزم ئەنجامی ئەدە یان هەر منداڵێک کە IBA تێدا بەکارهێنرێ هەنگاو ڕێکارەکان یان هەنگاوی ڕێکارەکان کە ئەتوو بەپێی IBA دەگە منداڵی ئۆتیزم بەکارهێنی ئەوەندە وازەح بن کە کەسێکە بتوانی دووبارەی بکەتەوە ئەوشیان زۆر گرینگە یعنی دەبێت و بزانی کە چت کردیا کە ڕاهێنانی پێەکەی هەنگاوی یەکەم ئەوەیە هەنگاوی دووەمەوە هەنگاوی سێمەوە چوارەمەوە هەمووی وازەحە لۆ نمونە لە سەنتەرەکان مامۆستایەک ئەو ڕۆژە لەوێ نەبوو کە مامۆستایەکە جێگرتەوە دەبی پرۆسەکە ئەوەندە وازەحبی ئەویش بتوانی ئەنجامی بدە نەک ناڕوونی تێدابی یاخود نەزانی چ بکە ئەگەر وە بوو ناڕوونی تێدا بوو ئەتوانین برین دووبارە خاسیەتی ئۆتیزم IBA تێدانی ئەو ڕاهێنانە کەواتە بەعام ئەوە سیفەتی IBA بوون کە تەکنۆلۆجیکال بی کردارەکانی ڕێکارەکانی ورد بن ڕوون بی گشتاندنی تێدابی ئەو توانستە لە شوێنی جێ ئەنجام بدا گۆڕانکاریەکان هەم کردداری بن لە ژیانی ئەو کەسەی هەمیش کاریگەریەکی زۆریان هەبی کە بالفعل ژیانی بگۆڕی و دەبی ڕاهێنانەکە شیتەڵی تێدابی وەگوتن دەبی تەرکیز لەسەر ڕەفتاربی بەعام ئەوە ڕاهەندەکانی IBA ئێستا باسی هەندێک لە چەمکیان بنەمای IBA یەکەین کە پێویستە مەسەڵەن ئەگەر بتەوێت شارەزای IBA ئەوانە بزانی کە چنە ئەو چەمکانە یەکەمیان behavior ڕەفتار وەکو باس کرد لە IBCش باسی یەکەین بەڵام لێرە ئەتوانم بە کورتی باسی بکەم کە ڕەفتار چیە هەر شتێک بوونەوەریان مرۆڤ ئەنجامی بدا ئەکرێەوە ڕەفتار ستیمولس وروژێنەر بزانم ئەگەر تەرجەمەکەیتەوە بەسوە بزانم ستیمولس هەر بە وروژێنەر باسەکرێ وروژێنەر چییە لە پێناسەکەیدا ئەو گۆڕانکاریەیە لە ژینگەی بوونەوەرەکەی یان کەسەکەی کە بەرهەستەوەرەکانیەکەوی ئەنی کە گوت وروژێنەر مهمە حسابی وەی بکەیت کە ئەو کەسە ئەو گۆڕانکاریە لە ژینگەی ئەو کەسەی ڕوەدا بەیەکێک لە هەستەوەرەکانی هەست پێ بکە وە وروژێنەرە تەمان ئەو چەمکانە لۆ مهمە هەم لە عەمەلی بەسوود دەبی هەمیش لە تیۆریەکەی کە دواتر باسی IBCەکەی مەسەڵەن گرینگە بزانی وروژێنەر چیە ڕەفتار چیە ئەنتیسیدنت عادەتەن ئەمە بە وروژێنەری پێشینەی تەرجەمەیەکەین مەبەستن لە چیاویش هەر وروژێنەرە کە گۆڕانکاریەکە لە ژینگەی ئەو کەسەی ڕۆدا بەڵام فەرقەکەی چیە عادەتەن ئەوەیە ئەنتیسیدنت کە لە پێش ڕەفتار ڕوەدا ئەبیتە هۆی ڕوودان دەرئەنجام ئەوانە طبعا بی ئەوە یەکەم behavior ئەنتیسیدنت ئەی خاڵی سێم خاڵی چارەمش سی کۆنسکوێنت ئەو ABC دروستەکە کە لە سلایدەکانی داهاتوو باسەکەین کۆنسکوێنس دەرئەنجام چیە دەرئەنجامش لە IBA زۆر گرینگە دەرئەنجام واتە ئەو گۆڕانکاریە کە بە دوای ڕەفتاردادێ ئەو گۆڕانکاریە کە بە دوای ڕەفتاردادێ لە ژینگەی ئەو کەسەی کە حکم لەسەر ڕەفتارەکە کە دواترەوەش باسەکەین و باسی پاداشت و سزا و کوژانەوەش ئەکەین کە سەر بە دەرئەنجامن کە زۆر گرینگە لۆ ڕاهێنانەکان لۆ ڕەفتار لۆ تێگەیشتن لە سروشتی عیلاقەی بەینی ژینگە و ڕەفتار بزانرێ ئەوانە چنە چەمکەکن هەیە کاوی زۆر بەکارهێنێ گرینگە بزانن ئەوەی لە خاڵەکانی ئەخیری نووسا ڕێینفۆرسمنت پاداشت یان هاندان
لەوانەیە ئەو تەرجەمانە تەواو نەبی بەڵام ئەمن لۆ داهاتووی هەر ئەو شانە بەکارەهێنم پاداشتیان هاندان گرنگە بزانن ئەویش چییە لە دوای ڕەفتار دێ کە لەوێ ئینشاڵڵا باشتر باسیەکەین لە دوای ڕەفتار دێن حکم لەوێدن کە ڕەفتارەکە زیاد ببی کە ئەوەش لۆ ڕاهێنان زۆر زۆر گرنگن چونکە گرنگە بزانین ئەوەی ABA زۆرترین بەکاری ئەهێنی پاداشتە کە لە ڕێی پاداشتەوە لە ڕێی ڕێنفۆرسمنتەوە ئیش لەسەر ڕەفتارێکی دیاری کراوە. چەند کەچیکە کە زۆر مهمە motivating operation ئەو شتە لە ڕاهێنانەکان زۆر زۆر مهمە لەوانەیە زۆر دیار نەبی زۆر هەستی پێ نەکەی بەس بە سوودوەرگرتن لەو چەمکەی لە ڕاهێنان و لە سنتەر زۆر زۆر شتێکی مهمە. motivating operation چییە؟ ئەو ڕێکارانەنە یان ئەو ڕووداوانەنە کە لە ژینگەی کەسەک ڕوەدا بەهای پاداش دیارەکە بەنەوە چکە گەر برەی ئەوە ئەو چەمکەیە کە مەبەستن لەوێ کەسێک لە شتەکی دیاری کراوە چەندە تێر بووە چەندە ئەیەوەی ئەنجامی بدا لۆ نمونە خواردن کە زۆر زۆر برسیت ئەبی کاتێک شکە تێری کاردانەوت لۆ خواردنێ چییە بە هەمان شێوە مەسەڵەن ئیسراحەت وەرگرتن ئەگەر هیچت نەکردبی ئایا ماندی نەبی مەسەڵەن چەندە حەزت لۆ ئیسراحەتێ هەیە و چەندە حەزت لۆی نییە ئەنی ئەو چەمکە چم مهمی گرنگی بەچە ئەدە بەوەی کە ئەتوو لۆ شتەکی دیارکرا و چەندە تێر بووی چەندە تێر نەبووی جا ئەوە سوودی لۆمە چییە تەبان دوو بەشی هەیە بەس هەر بەو شێوەی ڕوونم کردەوە لە سنتەرەکان گرنگی مەسەڵەن بەچە ئەدەین گرنگە ئەو منداڵە خەوی کە هاتە سنتەر تێرخەو بوو لۆ چونکە ئەگەر تێرخەو نەبووبی لە ناو سنتەر داوای خەویەکە کەواتە بەهای خەو وەک پاداشتێک بەرز بۆیەوە ئەو کات ئەوێ بنوی بەس ئەگەر شەوێ تێرخەو بوو کە هاتە سنتەر داوای خەو ناکە یعنی ئەو چەمکە گرنگی بەوێ دەکە ئەمە بەو شێوێ سوود دێبین خواردن بە هەمان شێوە گەر زانی ئەو منداڵە مەسەڵەن گەمەکردن و شتی حەز لێیە ئەرێن با برسی نەبی لۆ ئەوەی کە هاتە سنتەر لۆ خواردنێ نەگریێ کەواتە ئەمە لەو چەمکەی گرنگی بەچە ئەدەین لە هەندێک شت تێر بی ئەو منداڵە لە هەندێکی داوا بکە لۆ نمونە لەوانەیە دووسێ گەمە لە ئابە دیار بکەین برینە مەسەڵەن عایلەی ئەوە لە مارێ بابەکارنێ تەنها لە سنتەر لۆ کە لە مارێ بەکاری ناینی حەزی لۆ ئەو گەمەکردنەی زیادەبی کە هاتەوە کە هاتە سنتەر ئەو لە ئابێ وەکو پاداشتێک بەهای زۆر زۆرەبی چونکم نەیکردی ئەوێ بەکاری بینی بەڵام ئەگەر لە مارێ معدل بەردەست بوو ئەوە لی تێر بوو هاتە سنتەر بەهای نامینی کەواتە ئەو چەمکە لۆ میمە ئەتوو بڕیارە دەی ئەو منداڵە لە هەندێک شت تێر ببی داوای نەکە وەکو پاداش لە هەندێک شتیش برسی ببی یان بیەوێ کە بتوانی لە سنتەر وەک پاداشتێک بەکاری بینی لە ئەوەی ڕەفتاری ئەرێنی لێ دروستکەی ڕەفتاری نەرێنیشی لێ کەم بکەیەوە یان نەهێری extinction چیە ئەوەش چەمکەی زۆر میمە دواتر باسیەکەین کوژاننەوەیە کوژاننەوە یەکێکە لەو تەکنیکانەی لە ئەی بەکارهێنێ لۆ ئەوەی ڕەفتار نەمینی ئەویش کۆ دووبارە ئەوە ستیتە سەر پاداشت reinforcement کاتێک ڕەفتارێک کە پاداشتی وەرگرتێت تەبعاً تەحلیلیەکەی کە زانیت چ پاداشتێکی وەرگرتێ هیچی کە ئەو پاداشتەی ناکەی چکم ڕەفتارەکە نەرێنیە ئەو ڕەفتارە بەپێی کات نامینی ئەو پرۆسە ئەکستینشنە کە دوای ئینشاڵڵا باسیەکەین چار جۆریشی هەیە یەکێکە کۆنتڕۆلکردنی وروژێنەریە ئەوەش زۆر میمە لە ڕاهێنانەکان مەسەڵەن چ شتە کۆنتڕۆلی ڕوودانی ئەو ڕەفتارەیەکە مەسەڵەن کە بە مندارە کردگۆ دانیشە لۆ نمونە ئایا کاردانەوەی لۆ ئەو شێبی یاخود بەگوێت ناکە پێویستەکە کە بەدەستت دای بنیشینی ئەوە کۆنتڕۆلە کامەشت کۆنتڕۆلی ئەو ڕەفتارەی لەدەستە ئەوە پرۆسەیەکە لە ڕاهێنانکردن بەکارەهێنی مەسەڵەن سەرەتای لەوانەیە یارمەتی ئەو منداڵەی دەی شتەکە ئەنجام بدە بەس دواتر ئامانجدا لۆ نمونە بەس بەکارهێنانی وشەی دانیشتن یەکسەر ئەو منداڵە دابنیشی کۆنتڕۆل یەکوازیەوە لە یارمەتیدانی جەستەیی مەسەڵەن لۆ قسەکردن وروژێنەری جیاکاریش ئەوەش پێ ناسەیە ینی چەمکەچی گرینگە کە لێرە باس ناکەین لەو دوو ڕۆژێ بەڵام گرینگە کە
لەو ڕاهێنانکردن بەکارەهێنرێ. ئەو ڕوژێنەرانەنە کە منداڵەکە جیاوازی بەرامبەرەکە بەهۆی ئەزمموی ڕابردووی. مەسەلەن ئەمە ئەگەر وشەیەکی زمانەکن گوێ لێ بیکە پێشتر بەرکەوتن دەگەنە بۆ نوێن خوێندێ لەوانەیە لە معناکەی تێنەگەی، بەڵام کەسە کە خوێندبی بەهۆی ئەزمموی ڕابردووی لەو شتەی تێگە لە وروژێنەرەی کەواتای چیە. کەواتە وروژێنەری جیاکاری توانین بڵێین جیاکاری یان ڕەفتاری جیاواز دیاریکراو لە کەسێکی بەرهەم ئەهێنی چونکم ئەو کەسە پێشتر تەجربەی دەگە بووە. ئەوە کۆندیشنینگە کە باسم کرد لە بیهێڤیریزم، مەرزداربوون و فێربوون. ئەو کەسە فێر بووە لە ڕابردوو کە ئەو وروژێنەرە دیاریکراوە چواتایەکی هەیە بەهۆیەوە ڕەفتارێکی دیاریکراو ئەنجام بدات. گشتاندن دووبارە گوتن لە عیبەی زۆر مهمە کە شتێکت فێرە و منداڵی کرد گشتاندنی تێدا ئەنجام بدەیت کە لە شوێن و کات و بەپێی کەسی جیاواز بتوانی ئەو ڕەفتارەی ئەنجامدا. پرۆمپت تەلقین زۆر زۆر گرنگە لە پرۆسەی ڕاهێنان، واتە یارمەتیدان. یارمەتیدانش سێ جۆرن هەیە لە پرۆسەی ڕاهێنان بەگشتی جەستەیی یارمەتیدانی جەستەیی. بۆ نمونە کاتێک منداڵەکە شتێکی دیاریکراو ئەنجامەدا بەڵام هەستەکەی نەتوانی یان هەر کاردانەوەی نییە بە دەستەکانت یارمەتی دەی کە ئەو شتە دیاریکراوی ئەنجام بدا. ئەوە پێرێن یارمەتی جەستەیی. یارمەتی دەنگیشمانەیە بە قسە پێێرێ. لۆ نمونە مەسەلەن یارمەتی دەی کە شتێک بکە بەڵام ئەو ڕەنجی هەڵە هەرە بژێریەت و مەسەلەن بە قسەکردن پێێرەی سوور لۆ نمونە بە جەستە بە دەنگ یارمەتیدا. خاڵەچکە کە ینی جۆری سێم لە تەلقین لە یارمەتیدانی وێنەیە یان بینینە. طبعا ئەویش زۆر زۆر فراوانە. وێنەی ئەگریتەوە، هێمای جەستەی ئەگریتەوە کە بە پەنجە لۆنە ئاماژە بە شتەچی بکەیت، شێوەی ئەگریتەوە، دووری نزیکی، ئەوانە هەموو ئەگریتەوە. ئەوە چیە؟ یارمەتی مەبەست لێی ئەوەیە کە ڕەفتارێک منداڵێک ئەنجامی نەدا یان کەسێک بەپێی ئەیبیە ئەنجامی نەدا ئەتو یارمەتی بدەی ئەو ڕەفتاری ئەنجامدا، بەڵام دواتر مەرجە. ئەوە زۆر زۆر مهمە لە پرۆسەی یارمەتیدان کە هەمیشە فکر لەوەی بکەیەوە کە ئەو یارمەتیدانەی بەپێی کات کەم بکەیەوە تا نەمینی، چونکە ئامانجت لەوەی ئەوەیە لە ڕاهێنانەکان کە ئەو منداڵە بەسەر بخۆی شتەکان ئەنجام بدات. ئەوە بەعام بنەماکانشن باس کرد لەبەر وەختەکەی چکۆمە پێشتر ئەو هەفتەی ڕابردوو ئاگام لێ نەبوو پرسیاریش کرا تەقریبەن تاوەکو سەعات 2:15 ڕۆژ. ئێستا لۆی پێم باشە لێرە ڕاوەستم لە هەفتەی دابێ ئینشاءالله ئەوەی دیتەواوەکەین ئەگەر پرسیارێک شتێک هەیە. دەست خۆشی مامۆستا، زۆر مەمنون لە پێشکەشکردنی بابەتەکەت. ئێستا بەشداربووان هەروەک مامۆستا باسی کرد ئەتوانن پرسیاری خۆتان بکەن، بەڵام تیا زۆر زۆر بە کورتی پرسیارەکان ئاڕاستە بکەن بە کاتوانەکەی زۆر درێژ نەبێتەوە. سڵاوتان لەبێت. مامۆستا سەرکار پرسیارێک مەبارەک نەبێت. بەڵێ فەرموو. ئەو دوو چەمکی کوژانەوە و بەهای وروژێنەر ئەگەر کەمێک زیاتر باسی کرد. کوژانەوە extinction طبعا تەرجەمەکەی هاتن بە کوژانەوە ئەکرێ بڵێین لە ناوبردنیش عادەتەن لۆ چ بەکارهێنرێ با نمونەیەکت بدەمێ. مەسەلەن ئەگەر منداڵێک لە کندایکی بی مەسەلەن داوای جبس بکە، ئەو مەسەلەن هەمیشە کە ئەگریێ دایکی لەوەی کڕبیتەوە جبسیە دەتێ. طبعا ئاگای لێ نییە بەڵام پاداشتی کرد بەوەش هەمیشە لۆ داهاتووی ئەو گریانە زیادەکە، چونکە مندارەکە ئەزانی هۆکاری وەرگرتنی بەدەستهێنانی جبس گریانە. بەس لۆ نمونە هاتە سەنتەر و ئەوە تێبینی کرا بە دایکی ئەگۆترەیان هەر لەوێ منداڵەکە بە هەمان شێوە لەکن ڕاهێنەری ئەگریێ کە داوای جبسەکە. بەهۆی ئەوەی ڕاهێنەرەکە ئەزانی کە ئەوە پاداشتەوە ئەو ڕەفتارە زیادەکە هیچی کە نایدەتێ لێی بڕی، واتە گریاش بەڵام جبسی وەرنەگرت، ئەوە پێگوترێ کوژانەوە. یعنی شتێک کە پێشتر ئاگیان لێ نییە پاداش کرایە ئەو ڕەفتارەی دیاریکراوە گریانە لێدانە هەر شتەکە پاداشتیان کردیا بێوەی ئاگیان لێبی
هیچی کە پاداش ناکرێ پاداشتەکەی ڕائەگیرێ ئەو پێگوترێ کوژانەوە ئەو ڕەفتارش بە پێی کات چونکە لۆ نمونە ئەو منداڵە تێئەگا کە هەرچەندە بگریە بەڵام ئەو جبسەی بەدەست ناینی لە کلما مستاکەی بە پێی کات ئەکرێ واز لەو ڕەفتارەی بینی و تێبینی بکە بە هەر ڕەفتارێکە و پاداشتێ بەدەست بینی ئەو ڕەفتارەی ئەنجامەدە. ئەوەی دیش motivating operation ئەوە ئەتوانی برێ هەموو وەچی گوتم هەموو ئەو شتانێ لە ژیانی ئەو منداڵەی ڕووبدا کە بەهای شتێکی معززەک دیار بکە بەهای شتێک وەک پاداش مەبەستە لە چیە نمونە تازە باسم کرد ئەگەر بتەوێ لەعابەتی دیاریکە مەسەن سەیارەیەکە لە ئەو منداڵەی بەکاربینی کە بزانی چەندە حەزی لێ بەکاری بینیان نا ئەگەر لە ماڵێ لۆ منە بەردەست بوو ئەو سیارەیە و هەر بەکارینە کە هاتەوە سنتەرش چونکە لێی تێر بووە ئەکرێ هیچ کاردانەوێکی لۆی نەبی یان هەوڵ نەدە بەدەستی بینی وەکو پاداش چونکە بەهای لەکن نەمایە تێر بووە لێی لەکنی گرنگ نییە ئەگەر لەکنی بیانە چونکە بەکارینە بەڵام ئەگەر سێ ڕۆژ ئەو سیارەی ویست بەڵام نەیدرایە سێ ڕۆژ بەڵام نەیدرایە چی لێتێ ئەو مندارە حەزی لۆ ئەو شتەی زیادەبی کە هاتە سنتەر ئەگەر بزانی مامۆستاکە ئەیدەتێ داوای هەر شتێکی لێ بکە لە دانیشتن و لە ئەنجامدانی ڕاهێنان ئەنجام یەدە تاوەکو بەس ئەو سیارەی وەکو پاداش وەرگری کەواتە هەموو ئەو شتانەی ڕوەدەمە بەسن چێ بەردەستبوونی ئەو شتەیە لە ژیانی ئەو کەسێ ئەگەر زۆر زۆر بەردەست بوو لێی تێرەبی کە بەکارینە ئەگەر زۆر کەم بەردەست بوو ئەکرێ حەزی لۆی زیاد بی بەعام چەمچی ئێمە motivating operation ئەوەیە کە لە سنتەرەکان وها سوودی لێبینی لە هەندێک شت ئەو مندارەی تێرەکەی مثل وەکو گوتم خەو و خواردن با تێر بیکاتە سنتەر داوای ئەو شتانە نەکە بەس هەندێکی کە مثلەن وەچی سەیارەیە جبسە هەر شتێکە کە ئەزانی بە سوودە لۆی تاواکە بەماری ئەرەی بەکارمەینە لۆ ئەوەی حەزی لۆی زیادبی کە هاتە سنتەر تو ڕاهێنانی پێەکەی پاشە و ڕاهێنانە مەسەن بەو جبسەی پاداشتەکەی حەزی زۆر زیاد بۆ پابەندی ڕاهێنانەکانەبی ئەزان مەگەر وازح بوو زۆر سپاس زۆر وازەحە دەستەکانە خۆش بێت سەلام عەلیکم مامۆستا سەرکار سەلام عەلیکم سەلام مامۆستا محەممەد حاڵتان باش ئینشەڵڵا هەموو لای باش سپاس مامۆستا بە کورتی یەک پرسیارێکم هەبوو زۆر لەو مستەڵەحە تێناگەم کە ئێمە ئەنسیدێنتمان هەیە لەگەڵ کۆنسیکوێنسمان هەیە پێش ڕەفتار و دوای ڕەفتار بەس تێنەگەشتەکەی من ئەوەیە بۆچی هەردووکی ئەبێ بە وروژێنەر ڕاستە باسی ئەوەت کرد وتە وروژێنەری پێش ڕەفتاری و وروژێنەری دوای ڕەفتاری دقیق پرسیارەکەی من ئەوەیە بۆچی دوو وروژێنەرێ عادەتەن وروژێنەر لە پێش ڕەفتار دێ بۆچی کۆنسیکوێنسەکەش دیسان ئەبێتەوە بە وروژێنەر هەر ئەوەندە پرسیارەکەمێ دەست خۆش بێ زۆر ماندوو بووی سەلامت بی مامۆستا محەممەد لەوەی لۆ پێناسەکەی ئەگەڕێمەوە وەلەو ئەنتیسیدێنت وانە تەواو باس نەکرد لە IBC ئینشاڵڵا هەفتەیدا بێ بەڵام ئەم هەمیشە گرنگی بە پێناسەی دەم چونکم وەچی گوتم ئەتوانی بزانی چ شتێک ئەکەویتە و قالبەی چ ناکەویتێ ستیمولس ئەگەر پێناسەکەی بکەین وروژێنەر کارین ستیمولس ئەرێ هەر گۆڕانکاریەکە لە ژینگەی هەر گۆڕانکاریەک کە لە ژینگەی ئەو کەسەی ڕوو بدە بەر هەستەوەرەکانی بکەوێت طبعا دەرئەنجامیش ئەگەر دیقەت بدەیێ مەسەن کە پاداشتی ئەو منداڵەی ئەەکەی بلۆ نمونە ڕەفتارێکی ئەنجامدا کە گونجاو بووە توش لە عابەکت دادەستی ئایا یەکەم ئەوە گۆڕانکاری نییە لە ژینگەی ئەو کەسەی کە لە عابە گەمەیەک زیاد بوو دوو بەر هەستەوەرەکانی بەر چاو و بەر دەستی نەکەوت کە لە ناو دەستیدانا کەواتە ئەگەر تەماش پێناسەکەی بکەیت کۆنسیکوێنس هەر وروژێنەرە بە پێی پێناسەی وروژێنەر وەکو ستیمولس و ئەنتیسیدێنت کە وروژێنەری پێشینەیە دووبارە هەر گۆڕانکاریە کە لە ژینگەی ئەو کەسەی ڕوئەدا چونکم بەر هەستەوەرەکانێکەوێت کە داوای لێکە ئەرەی پۆلێن بکە بنمونە ئەو شێ بەرگوێ کەوت گۆڕانکاریەک بوو لە ژینگەی کە بەر هەستەوەرەکانی کەوت بەڵام فەرقی چ بوو دەگە دەرەنجام ئەو پێش ڕەفتار ڕوویدا کە بۆ هۆی ئەوەی ڕەفتارێک ڕوو بدە کۆنسیکوێنس کە هەر وروژێنەرە لە دوای ڕەفتار ڕوویدا کە حکم لەسەر زیادبوون و کەمکردنی ڕەفتارەکە ئێستا دەنگم باشە ئێستا
زۆر چاکە تەڵەبم هەیە ئەمە ینی لەو ماوەی زۆر دقەتمدایەتی عادەتەن لێ کێشیان نا ینی دووسێ قلیان لاقیان زۆر دەجوولێن ها عادەتەن کەسی گەورە کە سترێسی هەبی لاقی دەجوولێنی وەهایی اینجا ئەو تەڵەبێ منیش ئۆتیزمی هەبوو یەکیشیان دەکەوتی ژیری تۆزەشی لە دەماغیشی لەگەر بوو بەس هەردووکیان بە هەمان شوێنی هەر لاقیان دەجوولێنن باسمان لە دوو ئەوەش کرد تێرمیش گوتمان دیتەرمینیزم و مێنتالیزممان هەیە زیاتر ینی وەکو کاتی ئەو حرەکە و شتیان هەیە هەست دەکەم مێنتالیزم بێ ئەی یەنی بۆنە لە ئەو شتێ ئەمتیان لە بکەم باشترینە ینی لاقیان ئەجوولینن کە پێت وایە زیاتر ڕەبتی بە ناوێ عادەتەن کە گەورە سترێسی هەوی لاقی دەجوولێنی طبعا یەکەم مهمە مادام ئەگەر ئەیبیەی تەطبیق بکەین نابی تەرکیزن لەسەر ناوەوە بی بەڵکو لە وروژێنەرەکەی دەبی دیقەتی ژینگەی بدەیت یعنی تەرکیزت لەسەر عیلاقەی بینی ژینگە و ڕەفتارەکەی بی مەسەلەن گرینگە بزانی چ وەخت ئەو شتێکە ئەوە یەکێک لە حاڵەتەکە مەسەن تێبینی بکەیت کاوا پێگوتێ وروژێنەر یعنی هۆکاری ڕەفتارەکەی لە چ وەختێک لە چ چالاکیەک کەنجی ئەنجامیەدەن ئەوە مهمە دووەم پێم وایە ئەتوانی بە شتێک ئیشی لەسەر بکەی بە تایبەت ئەگەر تێگەیشتنیان باشبی کە پێیان برێ مەسەلەن ئەگەر لۆ نمونە پێی برێ لاقت بوەستینە مەسەلەن ئەگەر وەستاندی یەکسەر پاداش شتەچی بدەیە تا تێبگەل لە بەرامبەر چێ کە پێگوترێ ڕەفتاری جێگرەوە لە بەرامبەر لە قڕاگرتنیە تو پاداشتت کرد بە تایبەت ئەگەر تێگەیشتنیابی ئەویانم لەو کردینە تأسیری هەبوویان بەرێ یعنی لەو دەقەیکە بوونە پێم گوتیە ڕاوەستایە دوایی بەس کاتی پەترێکی پێ بچی لەبیر بکاتەوە سەر لەنێ دەست پێ دەکاتەوە جا یەک شتەیە پێم وایە ئەوەش بکەی بە تەدریجی کاتەکەی باشە کاتی زیاد بکە مەسەن کە پێری لاقت مەجوولینە ئەگەر پاداشتی بکەی کاتەکەی درێژکە مەسەن 2 چرکە 3 چرکە 5 بەو شێوەی زیادی بکە ئەوە 1-2 ئەو شتەی ئەیدەیە با زۆر لەکنی بە قیمەت بی چکۆم دەبی لە بەرامبەر لە هەمبەر ئەوەی بی سێ ئەوەی لە پێش چاو بگرە مەرج نییە بتوانیت تەواو ڕەفتارەکەی لا ببەی لە کەسی دیشەگە دیقەدێ لەوانەیە ئەو کەسە پێی ئارام ببیتەوە تو نەتوانی ڕێگری لێ بکەی کە تەواو تەرچی بکە و لەوانەیە گونجاویش نەبی لۆی ئەگەر ئەزانی زۆر کەمت کردێت تەداخلی مەسەلەن ژیانی ئەو کەسەی فێربوونی ناکە زۆر وازح نییە زۆر نییە بە کەمی ئەیکە مەرجنی هەر ئیشی لەسەر بکەیت بەڵام ئەگەر ئەزانی زۆرە بە پێی وەخت وەک باسم کرد سەرەتا لە کەمەوە دەست پێ بکە هێواش مودەکەی زیادکە کە بۆ 5 چرکە پاداشتێکە وارەیدا بە پێی کات بەڵام قەت هەوڵێەوەی مەدە تەواو تەرچی بکەیت چکو مەرجنیە بتوانێت زۆر چاک دەستەکانت خۆش بیاخۆن سەلامەت بێ کەسی کە پرسیاری نییە بەڕێزان سەلام مامۆستا سەرکار سلام دەست خۆش لە بەوە بابەتەکەت زۆر هیلاک بووی بەس یەک پرسیار لەسەر ئەو پرسیاری تازە ئەو خاتوو نەکردی گۆشت ئەگەر تێگەیشتنی باش بێ ئەوە پێی بڵێ کە لاقت ڕابگری پاشان پاداشتی بکەیت باشە ئەگەر منەوەکە تێگەیشتنی باش نەبی لەو کاتە چ ڕەفتارێک لەگەر ئەنجام بدەیت طبعا ڕێیدی هەیە بەڵام یەک لەوانە کە مندار تێگەیشتنیشی مەسەلەن باش نەبێت توانی بە پرۆسەی دووبارەکردنەوەی ئەو ڕاهێنانەی تێی بگەینی چکم کۆندیشنین کە تازە لە پێناسەی باس کرد گوتم فێربوون کە ڕەفتارگەریشی لەسەرەکە بە پێی ڕابردووی ڕوەدا ئەگەر داواکاریەکەت بۆ مندارەی سەرڕایەوەی ئاستیشی باش نەبی یعنی لە تێگەیشتن ئەگەر داواکاریەکەت ڕوون وازەح بوو لە ئەو مندارەی بەنمونە هەر کاتێک گوتت پێت ڕاگرە مەسەلەن دەستت لەسەر پێیدا بنەی کە نەجوو لە یەکسەر پاداشتی بکەیە ئەوە فکرێک بوو مەسەلەن تازە هاتەمێشکم گرنگەوەیە تێی بگەینی کە ئەتوو داوای چی لێکەی کە کردشی پاداشت وەرگری کە پرۆسەکان وازەح بوو ئەکرێ ئەو مندارە بە پێی کات تێبگە کە تو داوای چی لێکەی چ شتێک پاداشت وەرناگری چ شتێکیش پاداشت وەرەگری دەست خۆش زۆر سپاس بەڕێزان کەسی کە پرسیاری هەیە یان کۆتایی پێبینی سڵام مامۆستا سەرکار دەست خۆش بی ماندوو نەبی وەڵامی پرسیارێک ئەگەر مەجال هەبێت بەڵێ فەرموو
مامۆستا پرسیارەکەیمیش هەرێتە سەر بابەتی ئەو دوو خاتوونە، بەڵام بەێ. تەڵەبەکەی من دەستجوڵانی لە ڕاددە بەدەرە، یعنی یەک ڕفتاری دووبارەیە بەنیە؟ چاوت لێی بڕی لە ڕەحلەی ئەدا لە دیواران ئەدا، یعنی دەستجوڵانی لە ڕاددە بەدەرە مامۆستا. ئەجا هۆکارەکەی و چارەسەرەکەی چیمەوێ؟ ئەگەر ئینگلیزیت باشبی پێم باشە ئەوەی بخوینەوە لۆڤاس کە ئیش لەسەر ئەوەیە کە کوکو ڕفتاری دووبارە بەهۆی دانیشتن نەهێری یان کەمی بکەوە، چکە مۆچی گۆتم مەرج نییە ئەتوو بتوانین تاو ڕفتارەکەی نەهێری، بەس ڕاستی لێرە پرۆسەکە دوور و درێژە دەبی بمبووری، بەس پێم باشە ئەگەر توانی لۆڤاس بخوینەوە لە یەک لەوانە ئامادە باشی فێربوونە کە بەهۆی دانیشتی نەکرێ ئیش لەسەر جوڵەکانی دەستی ئەو مندارەی بکە. باشە مامۆستا، دەست خۆش. دەست خۆش مامۆستا سەکای کاوڕۆژ ئەو شتەویش لەگەڵماندا بووی، دەست خۆش و زۆر سپاس لە پێشکەشکردنی بابەتەکەت. سلامت بی. ممنون. سلام سپاس. دەستان خۆشی بەڕێزان کە ئەنگۆش بەشدار بوون، ئیشاڵڵا سوودی هەبوو، دڵنیاشم کە سوودی هەبی. دەستان خۆش بی، شەوتان شاد.